ئەم کاتان باش بینەرانی کەناڵی کورسان 24 دێرین سەردارم لە پرۆگرامێکتری تەندروستی و ڕۆژ و هاتمە خزمەتتان لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەین ئەو کەسانەی کە پەستانی خوێنیان بەرزە چۆن بتوانن ئاگایان لە تەندروستی خۆیان بێ لەگەڵ دکتۆر باس لەم تەوەراکەن لەگەڵم بمێنن چاکۆچای دکتۆر سڵاوی خوات لەبێتر سڵای خۆی لە ئێوەی بەڕێز و بینەرانی بیسەرانی کوردستان 24 خی گەورە ڕۆژی هەموو لای قبول بکات و تەندروست باش بێت. زۆر سپاس دکتۆر با سەرچال لەوە دەست پێ بکەین هۆکارەکانی بەرزی پەستانی خوێن چییە؟ بە شێوەشی گشتی هۆکارەکان دابش دەبن بۆ دوو بەشێکیان زیاتر لە 90 تا 95 هۆکارەکان پەیوەستن بە هۆکاری بۆ ماوەیی و هۆکاری ژینگەیی و هۆکاری سترسی و بەشێکی زۆریشان وەت هیچ هۆکارێکی تایبەت نییە بەڵام کۆمەڵێک هۆکاری گشتی هەرکەوە دەم یارمەتی دەرن لە بۆ دروستبوونی پەستانی خوێن یەک لەوانە مەسەلەن زیادی کێشی لەش جگەرە کێشانە یاخود وەرزش نەکردنە کۆمەڵی خواردنە و هەروەها کۆمەڵێک هۆکاری هۆرمۆنی و هۆکاری تی برن دەماریش هەیە. باشە دکتۆر ئەگەر کەسێک ئەو نیشانانەی تیادا ڕوونەدا چۆن بزانێت پەستانی خوێنی بەرز بۆتەوە؟ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن بەرزبوونەوەی فشاری خوێن یا پەستانی خوێن هیچ نیشانەیەکی نییە. بۆیە پێویستە هەموو کەسێک لە سەروی تەمەنی 18 ساڵیەوە بەنانی کەم جارێک فشاری خوێنی خۆی بپێ و قیاس بکە بۆی بزانین ئایا فشاری خوێنی بەرزە یان خۆت نا و بەپێی ئەو کات دەتوانین مەسەڵەن برین ماوەکە چۆن دیاری بکرێت کە چەند جارێک فشاری خوێنی خۆش بپێویت. بە شێوەیەکی گشتیش پێوانی فشاری خوێن ڕێوشوێن و یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە و ناتوانین بڵێن یەکێک ئەگات جارێک فشاری خوێنی بەرز بوو ئەوە فشاری خوێنی هەیە یان خۆ تووشی نەخۆشی زەخت بووە پێویستی بە چارەسەرە بێگومان کۆمەڵێک ڕێکار و یاسا هەن چۆن وکەی وە لە چ کاتێکدا فشاری خوێن دەپیورێت و چۆنیش حسابی بۆ دەکرێت و قیاسی بۆ دەکرێت. دکتۆر ڕەنجی نۆرماڵی پەستانی خوێن چەندە؟ بە شێوەیەکی گشتی ئەمە دەتوانین بڵێن بە پێی ڕێنمایەکانی ئەوروپی و ئەمریکی دەتوانین بڵێن پەستانی خوێنی ڕێک و ئایدیال 120 لەسەر 8 یان خود 12 لەسەر 8 لە لای ئێمە باوە. دکتۆر ئەمە تا چەند ڕاستەڵێن خواردنەوەی چاو قاوە و سوێراتیە بێتەوەی بەرزبوونەوەی پەستانی خوێن؟ بە شێوەیەکی گشتی ئەو خوانانێکەوە ڕێژەی خۆیان زۆرە سۆدیۆمیان زۆرە دەبێتە هۆی بەرزی فشاری خوێن و بەڵام چاو قاوە کاریگەری نیە لەسەر بەرزبوونەوەی فشاری خوێن. دکتۆر ئەی چۆن کاتێک ئێمە تووشی بەرزی پەستانی خوێن بوون چارە سەر وەربگرین؟ سەرەتا پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەیت. بەڕاستی لێک تێنەگەیشتنێکی زۆر باشە لەم بوارێدا بۆ نمونە نەخۆش دەچێتە لای هەرجەیەک کە فشاری خوێنی قیاسەکان دەبین فشاری خوێنی بەرزە یەکسەر دەست دەکەن بە چارەسەر بەڵام ئێمە وا ناکەین ئێمە فشاری خوێن ئەو کاتە وەرەگرین کە نەخۆشەکە بەلایانی کەم 5 دقیقە ئیسراحەتی کردبێت و چەند قیاسێکیش وەرگرین چەند جاریش وەرەگرین ئەوجا ئەگەر نەخۆشەکە هێشتا بەرزی فشاری خوێنی هەبوو فشاری خوێنی بەرز بوو دەڵێن لە ماڵەوە قیاسی بکە چکە زۆر جار هێنە خۆشێک کە دێتە لای دکتۆریان دەچێتە لای سەیدەلیەکان عیادەیەک فشاری خوێنی بەرزە وەکو برێت کاردانەوەیەک لە بۆ ئامادەبوونی لە لای دکتۆریا خۆ لەو شوێنە پێویستە بەو شوێنە. باشە دکتۆر ئەگەر کەسێک تووشی پەستانی خوێن بوو بە تایبەتی ئەوانەیە کە بە تەمەنن هۆکار چییە کە ئەوان زیاتر تووشی بەرزی پەستانی خوێندا بن؟ طبعاً بە پێی تەمەن چەند گۆڕانکاریەک بەسەر لەش دادێ بەسەر دڵدادێ بەسەر ملولەکانی خوێن دادێت کە شێوەی پلاستیکی خۆی شێوەی مەتاقی خۆیان لە دەستەدەن ناتوانن توانای ڕێخستری فشاری خوێنیان نیە ئەوانە زیاتر تووشە بن و بە پێی تەمەنیش مەسەلەن نیسان لەوانەیە چێشی زیاد بیسان لەوانەیە جگەرە بخوان بە خواردن ئەلکۆلیەکان کاریگەرێکی زۆری هەیە و بۆ ماوەیش کارێگەری زۆری هەیە بێگومان هۆکاری ژینگەیش هەن وەکو باسمان کرد. دکتۆر ئەگەر باسی خواردن بکەین ئەو خواردانە کامانە کە کاتێک کەسێک پەستانی خوێنی بەرز ئەبێتەوە پێویستە ئەو خواردانە بخوازن؟ پێویستە کەم شت خۆلو خوانانە بە دوورەوە بگری کە مەسەلەن ڕێژەی سۆدیۆم مەتە خۆیان زۆر تێدایە و ئەو خوانانەش کە مەسەلەن با تایبەتی سەوزەکان گەڵا سەوزەکان و میوەکان ئەو خوانانەی کە ڕێژەی پۆتاسیۆمیان تێدایە خوانە تەندروستەکان دەتوانین ئەوانێک کە ئۆمێگا-3یان تێدایە ئەوانە تەندروستن لە بۆ ئەو کەسانێکەوە فشاری خوێنیان هەیە. دکتۆر هیچ گیراوەیەک هەیە کە کەسێک پەستانی خوێنی بەرز ببێتەوە بتوانێت بۆ خۆی دروست بکات و بیخۆچێت؟ بە شێوەیەکی گشتی هیچ دراسەیەک نییە کەەوە گیراوێکی تایبەت هەبێت
کە لە کاتی بەرزبوونەوەی فشاری خوێن ببێتە هۆی دابەزینی فشاری خوێن. دکتۆر هیچ ئامۆژگاریەکە جاخۆ دەتوان بڵێم کۆتا ئامۆژگاری چێ بێ بۆ بینەران بەتایبەت ئەوانەی کە پەستانی خوێنیان بەرزە بێتەوە؟ ئەو کەسانی کەوا پەستانی بێگومان کۆمەڵێک هەڵە هەن کەەوە خەڵکانی ئێمە ئەو نەخۆشانی کە دێنە لای ئێمە دەیکەن بەڕاستی ئەویش بەکارهێنانی چارەسەریەکانە تەنها لە کاتی بەرزبوونەوەی فشاری خوێن واتە نەخۆشەکە حەبەکانی بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی ڕێکوپێک و تەنزیم ناخوات تەنها ئەو کاتێک کە زەختی پێوانی زەختی کرد و بەرز بوو ئەو کات دەخوا ئێمە بە شێوەیەکی گشتی پێویستمان بە ڕێژەیەکی جێگیری ئەو حەبێ لە لەشە بۆیە هەر قەتعکردنێک هەر وەستانێک لە حەبەکە وا دەکات کە تو لە سفرەوە دەست پێ بکەیەوە و بەردەوامیش بەلایانی کەم 6 مانگ جارێک سەردانی پسپۆڕی خۆیان بکەن بۆ نمونە هەندێک جاروا هەیە ئینسان کە وەزنی دادەنێت خواردنی ڕێگە خات پێویستی بە کەمتر لە دەرمانەکانە بێت یان خۆتکەوە خۆ ئیهمالەکە پێویستە دەرمانەکانی گۆڕانکاری دەبوو بکرێت و لێڕێک بخرێتەوە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامۆژگاریەکانت زۆر سپاس کە لەگەڵماندا بووی. سپاس بۆی بەڕێزیش بۆ بینەرە بەڕێزەکانی کوردستان 24 هەر تەندروست باش. زۆر سپاس. وەڵە بینەران بەم شێوەیەش گەیشتنە کۆتا ئەڵقەی ئەمڕۆی پرۆگرامی تەندروستی و ڕۆژ و جارێکی تر پێتان دەڵێم هیچ شتێک لە تەندروستی گرنگتر نییە ئاگاتان لە تەندروستیتان بێتن و تەندروست بژین.